لە ڕاستیە ئێمە ڕۆژی چوارشەمە و پێنجشەمە مۆڵەتماننا بۆ ئەوی کە زیاتر بەرچاو ڕوون بین، بەڵام هەر ئەو ڕوونکردنەوەی هەبوو. دوای ئەوە ئێمە دوێنێ سەعات 2 نیوەڕۆ لێرە لە سلێمانی بەڕێکەوتین بۆی بچینە هەولێر و ئەم بەیانیە زوو بچینە سەرەی سۆنەرەوە. ناخۆشبەختانە لە سەیتەرەی دێگەڵا داخڵیان نەکردین. ئێمە چەند سارەیەک بووین کە وەکو ئەنجومەنی ئۆتۆمبیل لە بێسەرەتاکان چوو بووین، داخڵ نەکراین. زۆر هەوڵماننا، زۆر محاولەمان کرد، هەتا لەگەڵ کاک فازڵ حاجیە قسەمان کرد، ئەڵێ هیچ کێشەیەک نییە و ئەمری ڕەسمی دەرچووە. باشە ئەمری ڕەسمی دەرچووە، من تێناگەم ئەو ئەمرە ڕەسمیە ئێمە خەڵکی هەرێمین وان نایڵن داخڵ بین، و ئەگەر خەڵکی هەرێمین بۆ داخڵ نابین و ئەو بڕیارێک کە دەرچووە بۆ هەرێمی کوردستان دەرچووە یا بەس بۆ مەلیکەی بڵێن با بڵێن هەولێر دەرچووە. هیوادارم حکومەت ئەم جوابانەمان باتەوە.